نام پەخشان ئەحمەدە ئەوە 4 مانگە هاتوچێ ئەو قاعەی قەدریەخانی دەکەم زۆر ئیستیفادەم لێ کردیە دەستخۆشی لێ دەکەم لە قەدریەخانی لە مەهابادخانی ئیتیمامان زۆر پێدەدەن بە گوێرەی توانامان ئەم لە خۆم نەخۆشیم هەیە دێمە ئێرە فەقەڕی ملم هەیە پشتم هەیە چۆچشم هەیە یعنی زۆر ئیستیفادەم لێ کردیە جاران زۆر نەمدەتوانی لە مارێ خۆمان دیکەم و هیلاکەم و بە پێیان زۆر بڕۆم ئەلحەمدوللای ئێستا زۆر باشم ئیستیفادەی زۆر باشم لێ کردیە قەدریەخان لەسەر نەخۆشەکان زیاتر بەردەوامە نایە زۆر خۆمان مادیکەین یعنی ئەوەی نەخۆشیمان دەداتێت زۆلی نەخۆشیمان دەداتێت یعنی زۆر باشە کە ئیتیمان بەخۆیان بدەن ئەمە یعنی باوکەم لە خۆم ئێستا موالیت هەفتامە چەند سارە هەر لە مارێ خۆمان مادی کردیە هیلاک کردیە ئیشمان کردیە یعنی ئێستا هەندێک وا بکەین بە خۆمان دابینەوە زۆر خۆمان هیلاک نەکەین بینە ئەو قاعەی ئیستیفادە بکەین و لۆی نەکەوینە ناوجێی نەخۆشمان ئەزیەت دەی نە چادەورەکەشمان ئەزیەت دەی. ناو قەدری حەمەدەمینە مامۆستای پەروەردەی وەرزشم ڕاهێنەراتی مامۆستای ڕاهێنەریشم لە کۆیە فیتنس لە ساڵی 1984 لەدایک بوومە ماوەی 17 ساڵە ئیشی ڕاهێنەرایەتی دەکەم سەرەتایی بوونم لە ڕاهێنەرایەتی کە دەستم پێ کرد لە شاری دەروازەی ڕاپەڕین دەستم بە ئیشی ڕاهێنەرایەتی کرد هەتاوەکو زەواجم کردووە هاتوومەتە کۆیە ئێستا شەر بەردەوام لە ئیشی ڕاهێنەرایەتی خانمان زیاتر گرنگی لە شولاری خۆیان دەدەن هاوڕاشن لەگەڵ وەرزش بەڵام وەکو ئەو هاوڕایانین کە زۆر ئەتیمارێکی باش بە وەرزش بدەن هەندێک خانمان هەیە گرنگێکی زۆر باش لە شولاری خۆیان دەدەن و بە تەندروستی خۆشیان هەندێک خانم هەیە بۆ تەندروستی خۆیان دێن و هەندێکیشان هەیە بۆ شیپی جسمیان دێن هەندێکیان هەیە بۆ نەخۆشەکان دێن هەندێکیان هەیە بۆ زیاتر کە دکتۆر دایانێرێ ئەو خانمانەی کە زیاتر کە دکتۆرە بەڕێزەکان دایانێرەی ئیزیلاقیان هەیە فەقەرەیان هەیە کیسیان هەیە چەوریان هەیە زەختیان هەیە سوکەریشیان هەیە یعنی لە هەموو بابەتێک دێن سەردانی هۆڵ بکەن تقریبا بەلایانی کەمەوە ڕۆژانە 70 ژنی تێدایە بەس عەدەد ناکرێ هەموو ڕۆژێ هەموو بەیەکەوە بێ یان هیوایەکاری هەیە یان هیوایەکاری پیشەیی هەیە یان مامۆستای یان مۆزەفەکە ئەوانە کەمتر دێن یعنی تقریبا هەفتەی 3 ڕۆژ دێن هەفتەی 4 ڕۆژ دێن دەناخانمی وا هەیە بە بەردەوام بێتە وەرزشکردن خۆی ئێستا تەمەن دیاری کراو نییە بڵێ تەمەن دیاری کراوە بۆ وەرزش گرینگە هەموو خانمەیەک بەلایانی کەمەوە ڕۆژانە 1 سەعات بۆ خۆیان وەرزش بکەن تەمرینێک بۆ خۆیان دانێ نەک هەر بڵێ لە ماڵەوە ماندوومە و ئیترتەوە بەڵام بە پێچەوانەوە بەعەکسەوە هەتاکو وەرزش نەکەی نازانی جوڵە و چەوری سوتاندن و عەڕەکەکان چۆن کە ئەو ژنانێکە لە ماڵەوەنە و ئەو ژنانێکە دێن بۆ ڕیاضە جیاوازێکی زۆریان هەیە یەکەم شت ئەو کەسانی کە ئەو ئافرەتانی کە دێن بۆ هۆڵەکانی وەرزش یەکسەر دیارن یەکسەر هەناسە بڕکەیانە توانای تااقەتیان نیە بێتاقەتن ماسوولەکانیان زۆر لاوازن لە چاو ئەو ئافرەتانەی کە بەردەوام لە ناو وەرزشدا من وەک ڕاهێنەرە ئامۆژگاریم بۆ ئەو خانمە بەڕێزانە هەیە بەردەوام بن لە وەرزشکردن نەک هەر فترێک بێن بۆ وەرزش مانگێک بێن و مانگەکیان دابڕێن کەواتە ئەتۆی خانمی بەڕێز کە هاتی بۆ ناو هۆڵ بەردەوام بووی لە ناو وەرزش بیدایەت کە دەیت بەس ئاو خوێ لە جسمت دەردێنی نەگەشتوێتە ئەو چەوریە کە تو لە ژێر ماسوولەکانتەوە دەری بکەیت هەتاوەکو ئەو خانمە بەڕێزانە کە دێن ماوەک دێن و ماوەک پسەپەسە یاری دەکەن کێشیان زیاتریش دەبێت وەرزش کارێکی ئەساسیە لە پێش هەموو شتێکەوە بۆ ئەو خانمە بەڕێزانە کە بێن وەرزش خۆیان بکەن بەبێ ئەوەی جیاوازی کە وەزنیان زۆرە یان وەزنیان کەمە تەنها بێن بۆ تەندروستی خۆیان بۆ ئەوەی تووشی هیچ نەخۆشیەک و هیچ کەمکردنەوەی ماسوولەکانیان نەبن لە ئازارەکانی شان و قۆڵ و ئەو ماسوولەکانەی کە ڕۆژانە ئیشی پێ دەکەن هەندێک خانم دێن تەنها بۆ ئارامکردنەوەی مێشکیان ئەوانەی کە زۆر فکر دەکەنەوە کە دێن بە هۆڵەکانی وەرزش ئەوەندە بیر ناکەنەوە کە ئەوەندە کە لە ماڵەوەن لە چوارچێوەی دیوارێکەوە زیاتر بیر دەکەنەوە نەک
کە بێن بە هۆڵەکانی وەرزەکە بێن بە هۆڵەکانی وەرزش ئەو بیر و بۆچنیان نامێنێ کەمتر دەمێنێت. هەندێک خانمان لێرانە بچووکترین یاریزانمان هەیە 10 ساڵە ئەوە دکتۆر نردویەتی ماسکەکانی یعنی بێعەت پوکاونەتەوە. ئێمە بە تایبەتی تەمرین بە و منداڵە دەکەیت کە تەمەنێکی بچووکی هەیە دەبێت ئێمە ئاگامان لێبێ لە کاتی ریاضەکانیدا. گەورەترین تەمەنیش کە لە هۆڵەکەماندا هەیە ئێستا ئەو عازیە بەڕێزەیە کە هاتووە قاچەکانی زۆر باش نین، شەکرەی هەیە، زەختیشی هەیە، توانای ڕۆیشتنیشی نییە. ئەوە بۆ خۆتان بینیتانە لەو هۆڵەی چۆنە. ئەو خانمانەش هەندێکیان کە لێرانن تقریبەن 40 کیلۆیان داناوە، ئەوە نەخۆشیێکی زۆریان هەبوو. دکتۆرە بەڕێزەکان کە ئێستا سەردانی دکتۆرە بەڕێزەکان دەکەنەوە بە زۆری عیلاجەکانیان لێفڕداون. ئێستا خانمەیەکمان 45 کیلۆی داناوە، دکتۆرە بەڕێزەکان تەنها 1 عەبی ماوە لێفڕدا، هەمووی عەبەکانی لێفڕداون لەبەرەوەی تەندروستێکی زۆر باشی بەدەستێنەوە. ئامۆژگاریمان ئەوەیە بۆ خانمە بەڕێزانە کە لە ماڵەوە دانەنیشن سەردانی هۆڵەکان بکەن، ئەگەر بۆ ماوەی 1 سعاتیش هەفتەی 2 ڕۆژی سەردانی هۆڵەکان بکەن بۆ تەندروستی خۆیان زۆر گرنگترە لەوەی کە لە چوارچێوەی دیوارەکانی ماڵەوە دابنیشن. نام سروە غەفورە، وەرزش دەکەم لە بۆ تەندروستی باشە. ئەم لە خۆم عیلاجم هەیە لێرکانە ئەم پشتم دێشیتن بەڕاستی سوودم لێ دیتێ، یعنی ئینشاڵڵا وانەی دێشن سوودی لێ دەدین و بەڕاستی یعنی کە دێ ئێرە ئارام دەبیەوە، یعنی هەندێک خەم هەیە لە بیرت دەستەوە زۆر گرنگە، بەڕاستی زۆر ئارام دەبیەوە، زۆر یعنی دێ هەم زەعیف دەبی هەم چێشت دادەبەزیتن. هەر لە مارەدا دەنیشی ئەوە یعنی خراپە بەڕاستی، یعنی هەر بیر دەکەیەوە هەر ئەگە بێ قاعی زۆر خۆشە، یعنی بەڕاستی هەم چێشت دادەبەزی هەم دەروونت ئارام دەبتەوە.